باز لە پەیوەندی کۆمەڵایەتەکە لە ڕوانگەی ئاینی ئیسلامەوە کە هەمیشە ئێمە وتومانە تا چەند گرنگە ئێمە هەمیشە لە ناو یەکترا پەیوەندی کۆمەڵایەتەکانمان تون و تۆڵتر بکەین. ئەی ئێستا ئێمە لە مانگی پیرۆزی ڕەمەزانین کە هەمیشە وتومانە ئەبێ بەیەکەوە بژین پێکەوە ژیان هەبێ و بتوانین باوەشێکی تر بۆ یەکتر بکەینەوە ئەگەر ناکۆکێکیش دروست بوو بێ لەم مانگەیە بتوانین هەمومان لە یەکتر ببورین و لە هەمان کاتیشا چەند گرنگە ئێمە ڕۆژانە لە مانگی پیرۆزی ڕەمەزانە کە بە ڕۆژووی نوێژەکانمان جێبەجێ ئەەکەین لە هەمان کاتیشا بتوانین مامەڵەیەکی تەندروستمان هەبێ لەگەڵ یەکترا لە دام و دەستگاکان بێ لە ناو بازار بێ لە بەرکەوتنەکانیشا بێ لە هەمان کاتیشا چەند گرنگە ئێمە پەیوەندی کۆمەڵایەتەکانمان زیاتر تون و تۆڵتر بکەینەوە ئەتۆ لە خێزانێکەوە دەست پێ بکە هەتا چێتە ناو هاوڕێکانتەوە تا چێتە ناو کۆمەلگا بەگشتیەوە ئێستا زۆر بەداخۆ زۆر جار باسمان کردو لە پرۆگرامەکەی خۆشمانە کاڵبوونەوەیکی پیوەتیارە تەکنەلۆژیا چەنە لایانی باشی هەیە ئەو نە لایانی خراپیشی هەیە کەوای کردووە لە ڕێگەی مۆبایلەکانمان و بەنامەیەک یاخو بە تەلەفۆنێکی ترتۆ کەس و کارێکی خۆ بەسەرکەیتەوە زۆر جار ئەوەش بیرەجێ بەڵام لە ڕابردووە ئەمە نەبوو ڕۆژانە هەر کوڕ و کچێک لە خێزانەکەی خۆیان سەردانی دایک و باوکیان کردو یاخو سەردانی یەکتریان کردو یاخو پەیوەندیەکان بە شێوەیە لە شێوەکان بووە کە ئاگیان لە کێشە و گرفتی یەکتر بووە تاواکو بۆ یەکتری چارەسەر بکەن ئەیکەی لە ڕوانگەی ئاینی ئیسلامەوە تا چەند باس لەواکرێکە ئەم پەیوەندیانە تۆڵ و تۆڵتر بێ تاوەکو بتوانین هەمومان بەیەکەوە دەست لە ناو دەست یەکتر بین بتوانین بەیەکەوە ژیانێکی ئاسوودە و خۆش بەڕێ بکەین و بتوانین بێ کێشە لەناو ئەم ژیانە بین گفتوگۆ لەسەرم بابەتاکەین بە میوانداری زۆر بەڕێز مامۆستا عیرفان فایق وەکو مامۆستایەکی ئاینی بەڕێزانستە لە ستۆتۆی لای ئێمە میوانە مامۆستا جان زۆر زۆر بەخێر بێ دەست و چاوتان خۆش پیرۆزبایی مانگی ڕەمەزانی شەریف لە هەموو لایەک پیرۆز بەخێراتی مامۆستا گیان دەستان خۆش عەزێتان کێشە سپاس مامۆستا باسی پەیوەندی کۆمەڵایەتیەکانەکەین لە ڕوانگەی ئاینی ئیسلامەوە تا چەند گرنگە ئێمە هەمیشە بتوانین پەیوەندی کۆمەڵایەتیەکانمان تۆڵ و تۆڵتر بکەین بەڵێ بسم الله الرحمن الرحیم بەناوی خۆی گەورە میهرەبان سەلات و سەلام لەسەر یانی پاکی پێغەمبەر صلی الله علیه وسلم و درود و سڵاومانێ بۆ جەنابتان و بۆ هەموو بینەران و بیسەران کە پێویستی ئەم بەرنامەی ئێمەن دەڕاستە ئینسان بە تەبیعەت خۆی مەخلوقێکی کۆمەڵایەتیە و یەکێک لە واجباتی ئینسانەوەی کەوا پەیوەندی کۆمەڵایەتی هەبێ چونکە خوای تەعالا هەروەکو بانگەوازی بۆ تەواوی بەشەریەت ئەفەرمێ یا ئەیوهە الناس ئینا خەلەقناکم من ذەکر وئونسا وجعلناکم شعوبا وقبائل لتعارفوا ئەم وشەی لتعارفوا ئەوەیە کە ئینسان تێکەڵی خەڵک بێ تێکەڵی خەڵک بێ تێکەڵی یعنی بە شێوەیەکی بەربڵاویش بە شێوەیەکی گشتی لە دەوروبەری خۆی لەگەڵ ئەو هەموو خەڵکانە تێکەڵ بێ کە مەسەلا زمانیان جیاوازە کولتوریان جیاوازە لە میلەتی ترن جگەلەوەی کە ئینسان بە دەوروبەری خۆیان پێویستەکەوە تێکەڵ بێ ئەی تێکەڵ بێ لەگەڵ تەواوی خەڵکی سەرزەوی ئەما واگەینە کە ئینسان لە مەودایەکی دوور و ئەڕوانێ بۆ ئینسان کە ئینسان کائینێکی زۆر گەورەیە خوای تەعالا لە قورئانە فەرمێ وەستەعمەرەکم فیها یعنی خوای تەعالا داوای کردووە لە ئینسانم زەویە ئاوەدان بکاتەوە یەکێک لە هۆکارەکانی ئاوەدانیشەوەی کە ئینسان پەیوەندی کۆمەڵایەتی باشی هەبێ بۆی ئەوەی کە پێیەتی پێشکەشی خەڵکی بکە و ئەوەیشی لە لای خەڵکە وەریگرێ چونکە پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرمی خەیر الناس من نفع الناس باشترین کەس ئەو کەسێ ئەوەی پێیەتی سوود بە خەڵک بگەێنێ و سوودێکیش لە لای خەڵک بێ وەریگرێ بۆ خۆی جا ئینسان پێویستە ئامانجەکانی بپێکێ لە ژیانە ئامانجەکانیش ئەوەیە کە ئینسان ناکرێ بە تەنیا بژی ینی تەنهایی وەکو کوردەواری ئەڵێن تەنهایی هەر بۆ خوا باشە لە گرنگی مەوزوعی پەیوەندی کۆمەڵایەتی ئەوەیە ئیسلام ئەی بەسێتەوە بە پاداشت و سزا یعنی کاتێک ئینسان ئەوێ مەخلوقێکی کۆمەڵایەتی بێت لەسەر ئەمە پاداشت وەرەگرێت ئەگەر سنوورەکانی پەیوەندی کۆمەڵایەتی بپارێزێ و ئەو یاسا و ڕێسا و ئەحکاماتانەی کە لە پەیوەندی کۆمەڵایەتی ئایە ئینسان حیفزی کا و بەڕێکوپێکی ئەدایکە وەخوا نەخواستیژە لە پەیوەندی کۆمەڵایەتیەکان ئەگەر ئینسان سەرکەوتونە بێ بە هەڵەو پەڵەم پەیوەندی کۆمەڵایەتیانە ئەنجام بە یان بێتە مای سەرێشە لە پەیوەندی کۆمەڵایەتیەکانە ئەمە سزای هەیە کەواتە کارەکانی ئیسلام وایە ئینسان لەسەر هەموو شتێکی کە مەخلوقێکی مکەلەفە تەکلیف کراوە کە چۆن هەستێ و دابنیشێ ئەحکاماتی هەیە جوڵەکانی ئینسان دانیشتەکانی ئینسان هەستان و مامەڵەکردنی هەمووی بەسراوەتەوە بە پاداشت و بە سزا لەبەرەوە ضرورە ئینسان مەخلوقێکی کۆمەڵایەتی بێ کائینێکی کۆمەڵایەتی بێ پەیوەندی باشی ببێت لەگەڵ دەوروبەری خۆی لەگەڵ ئینسانەکان لەگەڵ ژینگە لەگەڵ هەموو شتێک کارەکانی ژیان
لەسەر ئەمە ئینسان پاداش وەرەگرێ و خوانە خواسەگەر خراپیش بێ گلەیەتە سەر خوای تەعالا گلەیی لێکا لە قیامەتە ڕائەگیرێ محکەمە ئەکرێ سزا لەسەر ئیشێک خراپەکانی وەرەگرێ هەتا لە دنیاشە جاری وای ئینسان لە دنیاشە لە ئەنجامی پەیوەندیە باشەکانی پاداشتی دەسەکەوێ وە خێری لێ ئەبینێ بەرهەمەکەی ئەخوا وەخوانە خواسەگەر خراپیش بوو بێ لە پەیوەندی کۆمەڵایەتەکانە ئەم میسانە تووشی زەرەر و خەسار و گلەی خەڵکو و جگە لە گلەیەکەی خوای تەعالا و سزا قیامەتیەکە لە دنیاشا خۆی خەسارەکە ئەو بەرهەمەی کە ئەیچنێتەوە بەرهەمێکی خراپە لەبەرەوە پەیوەندی کۆمەڵایەتی زۆر گرنگە ئیسلام زۆر بایەخی پێئەدا و زۆر ئەسبابی داناوە ئیسلام بۆ مەوزوعی پەیوەندی کۆمەڵایەتی ئەسبابمان زۆرە هۆکار زۆرە ئیسلام چ ڕێگەیەکی گرتووەتە بەر بۆی ئینسان کائینێکی کۆمەڵایەتی بێ پەیوەندی کۆمەڵایەتی بێ زۆر باشە مامۆستا عیرفان بەڕێستان وەکو مامۆستای ئاینی لە ڕابردووە وەک ئەمان بینی پەیوەندی کۆمەڵایەتیەکان زۆر توند و تۆڵ و بەهێز بوو بەڵام لە ئێستایا پەیوەندی کۆمەڵایەتیەکان ئەوەی کە باس ئەکرێت لێرە و لەوێ پەیوەندی کۆمەڵایەتیەکان تا ڕادەیەک کاڵ بۆتەوە تا چەندە مانگی ڕەمەزانی پیرۆز کەینە دەرفەتێک بۆ کۆبوونەوەی خێزانەکان بەیەکەوە بەتایبەت لە کاتی بەربانگە خێزانەکان بەیەکەوە ئەندامانی خێزان بەیەکەوە لەسەر یەک سفرە و خوان کۆبنەوە ئەمە پەیوەندیکی تونند و تۆڵی زۆر جوان ئەبێت لە هەمان کاتە لە کاتی پارشێوە ئەمە هەم خێزانەکان بەیەکەوە کۆ کاتەوە زۆر کاتەیە لە کاتی دەوام و چوونە سەرکار خێزانەکان هەمووی پەرتەوازابن هەرێکی لە کاتێکە نان ئەخواج یعنی ژەمەکانیان لێ تێگەچێ بەڵام مانگی ڕەمەزانی پیرۆز دەرفەتێک نابێت بۆ ئەوەی کە سرجەم خێزانەکان بەیەکەوە کۆ ببنەوە بەڵێ خۆی پێغەمبەر ساسمە فەرمێ عەلەیکم بیلجەماعە ینی دایمە لە قەرەباڵغی بن بە تایبەتی قەرەباڵغی خێزانی لەزەتێکی تایبەتی هەیە پەیوەندی و کۆمەڵایەتی بۆ سەحەتی ئینسان زۆر باش زۆر سوودی پێ ئەگەێنێ ئینسان وا لێکا دەروونێکی باشی ببێ هێمن و هێواش و هێور و لەسەرخۆ و ینی لەزەت لە ژیانە با ئینسان مانگی پیرۆزی ڕەمەزانش مانگی ئیعتیکافە مانگی ئیحرام بەستنە یعنی چۆن کەسێک گەشتێ بۆ حەج ئیحرامە بەسێ بەرگێکی سپی لە بەرەکە بەڕاستی تۆم مانگەوە کوایت لە ماڵەکەی خۆتا ئیحرام و بەست بێ بەرگی عیبادەت لە بەرەکەی ئیعتیکافیژەوەی ئینسان وەکو چۆن بڵێ بەرنمەیەکی بە خۆداچوونەوەی بێ ئایا لە ژیانیا بەرنمەکانی ژیانی مەسەلا منهەجی ژیانی ئایا دروست بووە ئینسان لەوە تێبگا کە ئاتوانێتی ئامانجەکانی ژیانی بپێکێ بۆیە پێغەمبەر صلی الله علیه و سلم لەم مانگا زۆر تاکید لەسەرەوە کات و ئینسان قورئان بخوێنێت چونکە قورئان دەستوری ژیانە کاتێک ئینسانیش بە دەستورەکە ئەچێتەوە کە دەستوری ژیانە لە چه خاڵێکا ضعیفە لە چه خاڵێکا باشە لە چیا زەرەری کردووە لە چیا قازانجی کردووە ئەم مانگە زۆر تاکید کراوەتەوە لەسەر خێر و سەدەقەکردن لەسەر چاکەکردن لەسەر بەسەرکردنەوەی هەژار و فەقیران لەسەر خەڵکی لێ قەوماوان کەواتە ئینسانە بێ لاوکاتەوە بەلای لایەنە کۆمەڵایەتێکەوە بڕۆرە مزگەوت خەڵک ببینە دراوسەکانە ببینە پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرمی کاتی ئینسان ئەچێتە مزگەوت خێری نوێژی مزگەوتەکەی 27 ئەوەندەی نوێژی ماڵەوەی بۆ لەبەرێ لە ماڵە ئینسان بە تەنیا ئەژی بە تەنیا عیبادەتەکە کە ئەچیتە مزگەوت لەوێ دراوسەکان تەبینی خەڵک دەبینی خەڵکی گەڕێک دەبینی خەڵکی منتیقەکە دەبینی دۆست و خۆشەویستانت ئەبینی ئەمە بۆ ئەوەیەکی ئینسان تێکەڵی خەڵک بێ و ئاگای لە خەم و ئازارەکانی خەڵک بێ ئاگای لە خۆشی و ناخۆشیەکانی خەڵک بێ کاتی ئێستام زۆر تاکید لەسەرەوە کات و ئینسان بڕوا بۆ شوێنی قەرەباڵغ یاوەکو بۆ نمونە هەر لەسەر تاکیدکردنەوە لەسەرەوەی کە ئینسان لە قەرەباڵغیا بێ ئەو سەدەقە و خێر و خێراتانەی کە ئینسان پێویستە لەم مانگی پیرۆزی ڕەمەزانە بیکە یا جومعەکردن وتاری جومعەکە فەرز کراوە کە بە شێوەیەکی زۆر قەرەباڵغی خەڵک بکێتە ناو قەرەباڵغی و جەمع و جەماعەت وەگوێ بگرێ بۆ ئەو دەستور و یاسا و ڕێسا ئیلاهیانەی کە پێی ئەوترێ بۆ ئینسان بتوانێت جێبەجێ بکا کە ئەمانە هەمووی کاریگەری باشی هەیە لەسەر پەیوەندی کۆمەڵایەتی ئینسان نوێژ بەو گەورەیشە لەگەڵ ئەوەیشە نوێژ بەو گەورەیە کە هەمووی کاتێکی دیاریکراوی هەیە چەنە نوێژەکە گرنگە ئەوەندە بینینی خەڵکەکان عەلاقات لەگەڵ خەڵک پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرمێ سەلام بکەن لە خەڵک ئەوەی ئەیناسیت ئەوەی نایناسیت ئەیناسیت نایناسیت بۆچی بۆەوەی کەوات تۆ بتوانانی بیتە سەبەبی دڵخۆشکردنی خەڵک علاقە بەستن لەگەڵ خەڵک چونکە کەمە سەلام و کەلامان بوو بەیەکۆ ئیتر پەیوەندی دروستە بێ جاری وا بۆ گلەیی کراوە لە لای پێغەمبەر صلی الله علیه و سلم وتیانە فڵان کەس خێزانەکەیت
شکاتی لێ کردووە گلەی کردوە لە مێردەکەی یان باوکو و دایک لە مناڵەکانیان وتیانە دای من لە مزگەوتایە یا بۆ نمونە نایەتەوە یا شەو بە شەو خەریکی شەو نوێژە بە ڕۆژ بە ڕۆژووە دایی من خۆی گرتووە بە چیوە بە نوێژ و عیبادەت و ئەوانەوە پەیوەندی کەم بووە پێغەمبەر ساسم فەرمیەتی بانگی کردووە فەرمیەتی ئەبێت یعنی ئەوەندە مەشغەڵەتی قیامەت دوار لێ نەکە مەشغەڵەتی قیامەت مەشغەڵەتت بە نوێشکردن بە ڕۆژوگرتن واد لێ نەکات لە خەڵک دابڕی سەحابەی وا بووە وتیانە دایمە خەریکە لە مزگەوت تا خەریکی عیبادەتە پێغەمبەری خوا فەرمیەتی کێ بەخێویەکە وتیانە براکەی فەرمیەتی براکەی لە خۆی باشترە چونکە ئەو خۆی یەک لای کردوتەوە چۆتە مزگەوتێ لە سوچی قەنەعەتە داین شوازانێ دین بریتێ لەوەی تەنیا تۆ نوێشکەیت و ڕۆژوگری نە دین بریتێ لە ئەخلاقیات بریتێ لە معاملە بریتێ لە تێکەڵی بریتێ لەوەی نەبیتە عەزێت و سەرێشە و بار بەسەر خەڵکی ترۆ کەواتە نوێژیش بۆ گەورەیە نابێت لە خەڵکی دابڕێ چ جای شتێکی تر کە بێتە هۆکاری ئەوەی تۆ لە پەیوەندی کۆمەڵایەتی دادبڕێ ئێمە زانین مانگی پیرۆزی ڕەمەزان کۆمەڵێک کەناڵی باشی تایە یەکێ لەوانە تەراویحە زۆر بە قەرەباڵغی خەڵکو ئەکاتەوە یەکێ لەوانە خێر و خێرات و سەدەقە و زەکاتە واد لێکە سەردانی ماڵە هەژارەکان کەیت و ئاگاو لە خۆشی و ناخۆشی و خەم و ئازارەکانی خەڵک بێ یەکێکی تر لەوانە جەژنە کە بریتێ لەوەی کە ئینسان چۆن دڵەکان ئەو دڵانی زویر بوون ئاشتیان بکەیتەوە ئەو پەیوەندیانەی کەوا بچراون ئینسان تونند و تۆڵی بکاتەوە ینی کەناڵی زۆر باشی تای ڕەمەزان مانگی ئیحرام بەستنە مانگی ئیعتیکافە مانگێکە بۆ بە خۆدا چوونەوەیەکی باش بۆ چوونە خزمەتی قورئان کە دەستوری ژیانە ئینسان چ خاڵێکا زەعیفە لە چ خاڵێکا باشە زەعیفەکانی باش بکە باشەکانی باشتر بکە هەمووی بۆ پەیوەندی کۆمەڵایەتی دەستخۆش بێ مامۆستا لەگەڵەوەشا زۆر کات ئێستاگە بیبەستینەوە بە واقعی ئێستای خۆمانەوە زۆر کەس هەیە بە ڕۆژوو ئەبێت کە لە دوای پارشەوە کە خەوت ئیتر سەعات دووسێی نیوەڕۆ هەڵەسێ ئەڵێتر من نەمزانیەوە چۆن ڕۆژۆکەم لێڕوە ئایا ئەمە لە ڕوانگەی ئاینی ئیسلامەوە دروستە یاخود ئەم کەسە پێویستە لەگەڵ زمان بە ڕۆژۆکە هەستێ تێکەڵی خەڵک بێ بچێ لە مزگەوت تێکەڵی کۆمەڵەکەس وە خۆت ئاماژۆ پێ سەردانی کەسەکان نزیکەکانی بکە ئەگەر ئەو کاتانەی ئیشێ کارێکی نییە هاوڕێکی بەسەر کاتەوە بچێک تێکەڵی کۆمەڵی خەڵکی کە بێ ئایا ئەمە تا چەند تەندروست قوربان وەکو عەرزم کردی و جەناب جوانت فەرموو خەڵکێ بە ڕۆژوەی تانی وەڕۆ تاوەکو عەسڵێ ڕۆژەکەم لێ ڕۆشت ئەوە شتێکی خراپە چونکە نابێ هیچ واجبێ ڕێگر بێت لە واجبێکی تر یعنی تۆ با بە ڕۆژوشبی نابێت ڕێگر بێت لە وەزیفەکەی کرد لە ڕۆژانی غێری ڕەمەزانە ئەو وەزیفەی جێبەجێت کردوە ئەگەر پێوا بێ بە ڕۆژوو بوون بۆ ئەوەیە تەنها خۆت کەنار بگری یا بخەوی و ڕۆژەکە بەڕێ بکەی نا خۆی حکمت لە بە ڕۆژوو بوونە ئەوەیە یەکەم ئینسان لە خوا نزیک بێتەوە دووەم لە خەڵک نزیک بێتەوە چونکە نزیک بوونەوە لە خەڵکیش هەر ڕەزامەندی خوایە خۆ ئەم بە ڕۆژوو بوونە واجبێک نییە بۆ ئەوەی کە ئینسان بڵێ وڵات تەنها خۆمەگرمەوە لە خواردن و لە خواردنەوە ئیتر با کاتەکەم بڕوا هەست بەو خواردن و خواردنەوە هین نەکەم و تەسیرم تێنەکە ئەمە بەڕاستی مەفهومێکی زۆر زۆر غەڵەتە ئینسان پێویستە لە مانگی پیرۆزی ڕەمەزانە زۆرتر جوهد بکە زۆرتر هەوڵ بدا زۆرتر تێبکۆشێ زۆرتر جیهاد بکە جیهادی بە معنە تێکۆشان لەوەی کەوا بتوانێت وەزیفەکانی هەمووی بەعام ئەدا بکە بگرە زۆر وەزیفە هەیە لەم مانگە ڕوو لە ئینسانەکە ئەبێ لە هیچیان دوانەکەوی ئیسە خۆی تەراوێح وەزیفەیە کاتۆتە سەر وەزیفەکان لە غێری ڕەمەزانە مەوزوعی سەدەقە و خێر و خێرات وەزیفەیەکە بۆ تۆ زیاد بووە ئیتر چ جای ئەوەی تۆ بڵێ وەڵام من کاتەکانم بەخە و بە دوورگرتن لە خەڵک بەڕێ ئەەکەم بە هیچ شێوەیەک نابێ وەزیفەیەک ڕێگر بێت لە وەزیفەیەکی تر من وەکو عەرزم کردی نوێژ بەو گەورەیە نابێت ڕێگر بێت لەوەی کەوا ئینسان پەیوەندی لەگەڵ ماڵ و مناڵی خۆی لەگەڵ کەس و کارەکەی لەگەڵ قەوم و قیلەکەی لەگەڵ مەعاملە و بازاڕەکەی نابێت بی بشڕێنێ ئەوە مەفهومێکی غەڵەتەوە ئینسان دوور نییە بەوە گوناحباریش بێ تەنها بتەوێ بۆ توات تێبگەی بڵێ مەفهوم و جەوهەری معنای ڕەمەزان بریتە لەوەی تەنیا کات بە ڕێگەی ئەوە شتێکی زۆر غەڵەتە ساخاڵێکی تریشەیە زۆر گرنگە زۆر کەسەیە ئەو کەسانەی کە بڕۆژون یاخواخوا ڕۆژەکان لێ قوبوڵ کات زۆر کەسیشەیە هۆکارێک لە پشتیوەکەیەوە لە ڕوانگەی ئاین ئیسلامۆڵێ ئەمانە ڕێگە پێتراون کە بە ڕۆژوو نەبن یاخو کەسێکی بە ساڵات چووە یاخو کەسێکە
نەخۆشیێکی درێژخایانی هەیە یاخو کەسێک کارۆکارێکیە ئەو کەسانی کە بە ڕۆژوون تێکەڵی ئەم کەسانە نابن ئەڵێمانە بە ڕۆژوونین ئێتی کە بە ڕۆژوونە بن ئەمانە کەسانێکی خراپن کە تۆ تێکەڵیان نەبیت و پەیوەندەکانیان لەگە بچڕێنیت ئەسڵەن هەر بە ڕۆژوو نەبوون کە کەسێک بە ڕۆژوو نابێ ئەگەر هەر بە عەمدیش بە ڕۆژوو نەبێ یعنی هەر کەسێکە بە ڕۆژوو نابێ بە ڕۆژوو نەبوونەوەکەی ناگاتەوەی کە تۆ تەرکی عەلاقەی لەگەڵ بکەی ئینسان نابێت تەرکی عەلاقە لەگەڵ کەس بکە بەڵکو ئینسانە بێت نەسیحەتی خەڵک بکە پرسیارێک کرا لە یەکێک لە زانا گەورەکان وتیان حکمی کەسێک چییە کە نوێژ ناکە وتی حکمی کەسێک کە نوێژ ناکە ئەوەیە دەستی بگری بیبێ بۆ مزگەوت نەک ئینسان تەرکی عەلاقەی لەگەڵ بکە مەرحەبایی نەکات دەنگی لێدا بڕێ کۆتایی بە عەلاقات بێنێ لەگەڵیان نەخێت ئینسان نابێت بەوەی کەوا کەسێک بە ڕۆژوونی احتیمالیە معزەرەتێکی بێ عذرێکی هەیە بەڵام ئەگەر بە ڕۆژوش نەبێ ئینسان ئەگەر نەتوانێت بە ئەخلاق و ڕۆژ بچێتە دڵی ئەو کەسە کەواتە تۆ لێرە تەمسیلێکی خراپت کردو من ئەبێت ئەو کەسانەی کەوا لایەن داوە لە ڕێگا یان لە هەڵا ئەژین یان بۆ نمونە نوێژ ناکا ڕۆژوو ناگرێ ئەبێ ئەوەندە بە جوانی ئینسان معاملەی لەگەڵا بکە حەز لەو ئیشە کە تۆیکی بڵێ کەواتە تەئسیری شتێکی معنەوی بەسەرۆیە ئەم کەسە وای کردووە بەم شێوە جوانە لەگەڵ منە ئەجوڵێت ئەگینامنەر بەمە خۆم نوێژەکەم و بە خراپ سەیری ئەو بکەم خوانە خواستە کەواتە قسن لە معنای نوێژ و ڕیسالەتی ئیلاهی تێنەگەیشتوم ڕیسالەتی ئیلاهیەوەیە ئینسان هەرچەنە نوێژ کا ڕۆژوو بگرێ عەلاقاتێکی زۆر باشی ببێ لەگەڵ و کەسانی کە نوێژ ناکەن ڕۆژوو ناگرن بەڵکو بتوانێت بە ئەخلاق و ڕەوشتی جوانی خۆی تەئسیریان لەسەردا بنێ ئەوانیش بێن بۆ لای ئەم سفرە و بازارە کە سفرە و بازارێکی ئیلاهیە شتێکیش نییە کە خۆی بکا بە خاوەنێ ئەم ڕیسالە ڕیسالەیەکی ئیلاهیە بۆ خزمەتی بەشەریەتە بۆی ئینسان سەربەرزی دنیا و قیامەت بێ بۆی بتوانێت وەزیفەکانی ئەدا بکە بە گوێرەی ئەو ڕیسالە ئاسمانی کە خۆی تەعالا ڕەوانەی کردووە زۆر باشە مامۆستا عیرفان لە ئاینی پیرۆزی ئیسلامە ئەو دەقە تایبەتانە چییە کە لە قورئانی پیرۆزە تایبەت کراوە بە تونند و تۆڵی پەیوەندی کۆمەڵایەتەکان لە مانگی پیرۆزی ڕەمەزانە تا بتوانین هەمووان ئەو مانگە بکەینە دەرفەتێکی زۆر زۆر باش و کاریگەری هەبێت بۆ دوای مانگی ڕەمەزانیش زۆر کەسمان هەیە ڕەنگە بەستەنها مانگی ڕەمەزان کاتە تونند و تۆڵی پەیوەندی کۆمەڵایەتەکان بەڵام زۆر کاتیش بە پێچەوانەوە زۆر خێزان کاریگەری ئەبێت بۆ مانگەکانی دواتریش چۆن ئەبین ئێمە دوونەوە پەیوەندیمان هەیە پەیوەندێکی عاممان هەیە لەگەڵ تەواوی خەڵک ئەمە پێویستە ئینسان پەیوەندێکی باشی ببێت لەگەڵ هەموو کەسێک یعنی ئەوەی پێی ئەکرێت لە تەواوی معاملەکانی چونکە پرسیار کراوەکە ئەمە یەکێکە لە نەسە دینیەکان کەڵێ ئەدین و معاملە معاملێ دین بریتیە لە معاملەکردن و مامەڵەکردن ئیتر لەگەڵ شتی گیاندار بێ یا بێگیان بێ بێگیان مەبەستم ئەو ژینگە و کەونەیە کە تۆ معاملەی لەگەڵاکەی گیانداریش بریتێ لە ئینسان و حیوانات و جۆری ئەو شتانەی کە گیانیان تایە پێویستە ئینسان لەم عەلاقاتە عامە کەسێکی سەرکەوتوو بێ وەخوای تەعالا خێری لە بەرامبەر ئەم هەڵس و کەوت و معاملەکردنی ئینسان تووشی خێرە بێ یعنی تۆ خێر بۆ خۆت کۆکەیتەوە ڕەسیدی خۆت زیادەکەی بۆ دنیا و بۆ قیامەتی خۆت معاملەیەک و پەیوەندێکی ژمانەیە پەیوەندی خاص و واجبە کە بریتە بۆ نمونە لە پەیوەندی لەگەڵ دایک و باوک پەیوەندی لەگەڵ خزم و قۆم و کەسوگار خوای تەعالا لە قورئانە باس لەوەکە وقضى ربك لا تعبدوا إلا إياه وبالوالدين إحسانا پێویستە ئینسان لەگەڵەوە خوای تەعالا باسیەوە کە ئینسان عەبدی خوا بێ ئەبێ پێ لە دایک و باوک نەبڕێ لەگەڵ دایک و باوکا چاک بێ بە هیچ شێوەیە قسەی سارد و ناڕەحەت و بێتاقەتی بەرامبەر بە دایک و باوکی نەکا و پەیوەندیان لێ نەبچڕێنێەوە سەردانی بەردەوامیان بکات چونکەوان وەلی نیعمەتی لە دوای خوای تەعالا وەلی نیعمەتی ئینسان بریتە لە دایک و باوک کەس بە قەدەر دایک و باوک ئەجر و پاداشتی بەسەر منداڵۆ نییە بۆیە پێویستە دائیمەن چوارچێوەی خێزان بەقەرە باڵەخی دائیمەن چوارچێوەیەکی زۆر گەرم و گوڕ و تونند و تۆڵ و باش بێ و خانەوادەکان تێکەڵی یەکتری بن و لە یەکتری دانە بەزێن لەسەر سفرە خوان دائیمەن کۆ ببنەوە لە هەفتەیەکە هیچ نەبێت لە هەفتەیەکە هیچ نەبێت وەکو دین جومعەی فەرز کردووە بۆچی جومعە فەرزە بۆی هیچ نەبێ ئینسان لە هەفتەیەکە جارێکیش بێت تێکەڵی قەرە باڵەخی ببێت
بەڵام ئەگەر سەردانی دایک و باوکەوە یەکێکە لە واجبات اینجا سەردانی خوشک سەردانی برا سەردانی مامە و پور و ئەوانەی کە لە میراتا بەیەک ئەگەنەوە مەوزوعی میرات لە یەکتری ئەبەن تێکەڵی یەکتری بن یا خاڵ و یا پور ئەم شتانە زەویل ئەرحام زەویل عەسەبە کە لە دینە باسی ئەکا ئەمانە پێویستە ئینسان واجبە لە سەرشانی کە تێکەڵیان بکە و سارد و سڕ نەبێ بەرامبەریان بەڵام پەیوەندی عامەکەشەوە سنەتە فەزلێکە کە ئینسان بۆ گەورەی ئینسان ئەگەڕێتەوە ئینسان بتوانێت تێکەڵی خەڵک ببێ و دەیان نەسی قورئان هەیە لەسەر ئەوە کە ئینسان لەگەڵ خەڵکا چاک ببێ و معاملەی باش لەگەڵ خەڵکا بکە و خوا نەخواسە ئەگەر خراپ بێ لە خیانەتکردن لە غەدرکردن لە دەستبڕینی خەڵک لە پەیوەندی کۆمەڵایەتیەکان یا ئیستیغلالکردنی خەڵک ئەو علاقاتی کە لەگەڵ خەڵکا هەیە ئەو ئیستیغلالی خەڵک بکە زەرر لە خەڵک بدا ئەمە هەموویە بێتە مای خەسارەتی دنیا و قیامەتی ئینسان. بەڵێ زۆر باشە مامۆستایەکی تر لەو بابەتانەی کە زۆر گرنگە بۆ توم و تۆڵکردنی پەیوەندی کۆمەڵایەتیەکان تا چەند گرنگە کە زۆر جار لەناو کۆمەڵگای خۆماناڵین کەسێک کۆمەڵایەتیە کەسێک زۆر تێکەڵی کەسەکانی ترەبێت کەسێک زۆر هەمیشە قسەی باشەکات بۆ چواردەورەکەی سێرەکەی چەند کەسێک هەیە بەیەک و ناکۆچیانێ ئەم کەسە تا چەند نەتوانێت ڕۆڵی هەبێت لێ خستنەوەی ئەو کەسانی ترا بۆی کە بتوانێت قسەیەکی شیرین قسەیەکی باش بکاتاوەکو ئەو کێشە و گرفتە نەهێڵێت و کەسەکانی تر تێکەڵ یەکتر بکەن. بەڵێ پێغەمبەر ساسمە فەرمێت لە نوێژ و ڕۆژوو باشترەوەیە کە پەیوەندی خەڵک باشکەی ئەگەر دوو نەفەر بینیان بچراوە بەیەکەوە علاقەیان ساردە یان دوو بنەماڵە لە یەکدا بڕاون یا بۆ نمونە دوو برا دوو خوشک دوو خزم دوو دراوسێ پەیوەندیان لەگەڵ یەکتری باش نییە پێغەمبەر ساسمە فەرمێت لە نوێژ و ڕۆژوو حەج و زەکات و هەموو ئەم شتانە باشتر بۆ ئینسانەوەیە کە بتوانێت سەبەب بێ بۆ ڕێخستنەوەی بینی ئەو خەڵکانە. یعنی ئینسانی مصلح ئینسانی چاکە خواز ئینسانێکی بە تەبع عەشایر چونکە کە تۆڵێ عەشیرەت میلەتی کوردی ئێمە بە تەبیعەت میلەتێکی عەشایر تەبیعەتە عەشایری لە عوشرەت و هاتووە یعنی ئینسان بە تەبیعەت حەزەکە کاینێکی تێکەڵی خەڵک بێ ئولفەت بە خەڵک گرێ چونکە ئینسان پێغەمبەر ساسمە فەرمێ خێر نییە لە کەسێکە کە نەتوانێت ئولفەت بە خەڵک بگرێ تێکەڵی خەڵک بکە ئیمامی عەلیە فەرمێ خالیط الناس مخالطة إذا عشتم حنوا إليكم وإذا متم بكوا عليكم تێکەڵی خەڵک بکەن بە شێوەیەک تێکەڵی خەڵک بکەن ئەگەر بژین میلتان بەلا بکەن حەز لە تێکەڵیتان بکەن حەز لە مەرحەبایی سەلام و کەلامتان بکەن و ئەگەر مردیشن ئەسەفیان ببێ بۆتان خەفەت بە دواتانە بخۆن نیگەران بن و بێتاقەت بن و پیان ناخۆش بێ کەواتەوە کەسانی کە بتوانن پەیوەندی بینی خەڵک باش بکەن و کاتێک کە بینن بینی دوو کە ساردە دوو بنەماڵە دوو عایلە یا خوانەخواستن ناکۆکی و نیزاع و ناڕەحەتی لە بنیانایە یەکێک لە کارە باشەکانی ئەو کەسانەی کە کەسی کۆمەڵایەتین وڵاتی ئەمە ئێسەیەکی لە وەزیفانەی کە لە حکوومەت و دەسەڵاتە هەیە وەزیفەی کاری کۆمەڵایەتیە ئەڵێنەوە بنکەی کۆمەڵایەتی کوێ و بنکەی کۆمەڵایەتی و پیاوە پیاوێکی کۆمەڵایەتی ئەو مصلحە ئینسانی مصلح یەک مصلح لە 1000 ساڵح باشترە ئەمە قسەیەکە کە کراوە لە کۆنەوە ئەڵێن ئینسانێکی مصلح لە 1000 ساڵح باشترە چونکە ساڵحەوەی ئینسان کەسێکە چاکە ئیتر تۆڵی ئینسانێکی چاکە بەس مصلحەوەی کە خۆی چاکە حەز لە چاکەکاریشەکە یعنی حەزەکە دەستی چاکەی بگاتە خەڵکی تریش حەزەکە ئیسلاح و چاکسازی بکە کەواتە مصلح باشترە لە ساڵە جاری وایە خۆی چاک بیتی دەست بە کلااوەکەی خۆی وەگرێ بەڵام مصلحەوەی لێ ناگەڕێ لە هیچ شوێنێکا کون و کە لەبەرێکی خراپ ببێ هەر لێ ناگەڕێ خەڵک بینی ناخۆش بێ لێ ناگەڕێ خەڵک نیزاع لە بینیانە بێت دوو برا مەرحەبایی یەک نەکەن دوو ئامۆزا دوو دراوسێ ژن و پیاوێ بینیان تێک چووە خەریکە ئەگاتە تەلاق ڕێگری لەوە ئەکا نایڵێ حتا پێی بکرێت جودی تەواوەکە کە ئەم پەیوەندێ نەبشرێت چونکە تەلاقێک کە ئەکەوێتە بینی ژن و مێردێ دوو بنەماڵە لێگەکە دوو عەشیرەت لێگەکە جاری وایە دوژمنایەتی و نیزاع بە دوای خۆیانێ مناڵە بێتە قوربانی مناڵە بێتە قوربانی کەواتە لە ئەم مەوزوع و بابەتیا ئەو کەسانی کە دەستێکی خێرن قسەی خێرەکەن پێغەمبەر ساسمە فەرمێ سەدەقە بکەن ئەگەر بە کەلیمەیەکیش بێ کەلیمەیەکی خێرەوەی ئینسان بتوانێت بۆ قسەی خێرەی تۆ ئاشتەوایی دروست بکەیت و ئەگەر کەسێک بە قسەیەک ئاشتەوایی بینی خەڵک تێک بدا یا ببێتە سەبەبی لێکدا بڕاندنی خەڵک
ئەوە بێتە سەبەبی خەسارەتی دنیا و قیامەتی ئینسان کەواتە قسەی خێر زۆر باشە ئەو کەسانی کە خەڵکی کۆمەڵایەتین بەڕاستی وەزیفەیەکی زۆر جوانیانەیە وەزیفەیەکی زۆر باشیانەیە کارەکەیان لە نوێژی سنەت گەورەترە لە ڕۆژی سنەت گەورەترە لە حەج و عەمرەی سنەت گەورەترە لەو عومرەیە کە ئایەسە لە ڕەمەزانە کەسێک گەرچێ بۆ ئەوێ حەزەکە سی ڕۆژەی ڕەمەزان لەوێ بێ کارەکەی بەقەدەر کاری کەسێک خێر نییە کە ئەچێ پەیوەندی دوو کەس باشەکە هیچ ژن و مێردێ کە خەریکن لە یەکجیا بن هی منداڵ و دایک و باوکەکە هینی دوو دراوسێ هی دوو خزم هی دوو کەسی کاسبکار شەریکە معاملە کە خەریکە بینیان تێکەچێ تۆ بتوانی ئەم دڵ و دەروونانە کۆ بکەیتۆ زۆر کارەکەت خێرتر لەو کەسی کە چۆ بۆ عومرە کە حتاوەکو بە شەویش تەراویح بکە بە نوێژی سنت بکە شەو نوێژ بکە کاری ئیسلاحی گەورەتر لەو هەموو شتە سنەتانە یاخوا دەست خۆش بێ سەلامەت زۆر سپاس بۆتوانی پەیوەندی کۆمەڵاتیەکانمان تۆم و تۆڵتر بکەین وڵا ئەو هێنەش بۆیە حەزم کردی شارەتی پێ بکەم وتم نوێژ بەو گەورەیە نابێت ڕێگر بێت لە مەوزوعی پەیوەندی کۆمەڵایەتی پێغەمبەر صلی الله علیه و سلم خەڵک بووە دایمە خەریکی نوێژ بۆ لە مزگەوت فەرمووی بڕۆ بۆ لای ماڵ و مناڵەکەشی بڕۆ بۆ لای خزمەکانی بیستۆرە بازار تێکەڵی خەڵک بە چ جایوە ئەمڕۆ ئەم مۆبایلە زۆر دەستی خەڵکی گرتووە بەڕاستی تەسیرێکی خراپی داناوە لەسەرەوەی پەیوەندی کۆمەڵایەتی کاڵ بووە ئینسان لەو وەزیفەی کە واجبە لەسەری بەڕاستی دوا ئەکەوێ لە قیامەتا ئینسان محاسبەیەکرێ لەسەرەوە دەستەکانی خۆش بێ لە شیەوە ساق بێ سپاس